کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئێمە لەسەر شوێنی زبڵدان نین، وەک دەبینن زبڵێکی زۆر لەم شوێنەیە، بەڵکو ئێرە ناوجەرگەی شەقلاوەیە، پێی دەگوترێت شەقامی کاوێس ئاغا کە پێنجشەمان هەینی خەڵکێکی زۆری گەشتیار ڕوو لەم شەقامە دەکات، خەڵکی دەرەوەی دانیشتوانی شەقلاوە. وەک دەبینن ڕێژەیەکی زۆری پاشماوە لێرە فڕێدراوە بە درێژایی ئەو شەقامە کە جومعە و پێنجشەم شوێنی نییە، هەمووی زبڵە. دانیشتوانی شەقلاوە بێزارن، ئەمن خەڵکێک دێن لێرە نان دەخۆن، مەشروب دەخۆن، بەڵام پاشماوەیەکی زۆر خراپ و ناشرین بۆ شەقلاوە بەجێ دێنن. ئێوە بۆ گەشت هاتوون؟ بۆ گەشت هاتوونەتە شەقلاوە؟ بۆ خۆتان دانیشتووی کەرکووک. باشە پێم بڵێ لێرە دیمەنەکە جوانە، سیر دەکەین جوان، دیمەنەکە جوانی خاتون زۆر جوانە. باشە، بەڵام بێزارتان ناکەم سبڵ و خاشاکە. بەداخەوە ئەمە زۆر لە کەناڵەکان لە هەموو کەناڵەکان و لەمەی بەڕێزیشتانەوە زۆر زار خەڵک هەمووی هەر باسی ئەوە دەکابێ پاشماوەکەمان پاکەینەوە لە بەروی ڕۆژی دوای ئیشمان پێێتی یا خەڵکی کە لە دوای ئێمە ئیشی پێێتی، بەڵام بەداخەوە هیچی بەکاری نهێنێوەش نمونونەکەیت. باش ئەمە قسەی ینی قسەمان گەورەیە و قسەی باش دەکەین و بەڵام بەکردار بەو شێوە نیە زۆر بەمە نەوەڵا بەداخەوە ئەوە نمونونەکەیەتی ئەمە ڕەنگە ئەمە یەکەم جار نییە جەنابتان مقابلەی خەڵکەن ڕێگەمە هزار جار بێ هەمومان قسەی زل دەکەین و بەڵام بە عمل بەکردار کێشەکە چیە ینی ئێمە پاک و خاوێنی ڕناگرین لە شوێنەوە کەلتورە کەمزانینە وەڵی بەڕای من کەمزانینە لەبەرەوە ێزایی بۆ ئێستا هیچ پیاوێک ناتوانێت لە ماڵەوە هەر لە ترسی ژنەکەی خۆیمانە ئاوا پیسی لەبەر دەرگا و ناو هەوشەی بە لە ترسی ژنەکەی خۆی. باشە ماوەیەکە دەبینم ئێوە دەتانەوێت لە شوێنێک دانیشن بەڵام شوێنەکە زبر و خاشاسی دانەنیشتن وڵی نا هەر ڕستممان گرتوتەوە یان ئێستا ناتوانانی ئەو تا بینیتە سەر حەزەکەی لێرە دابنیش ئەرە وڵا زۆر پێمان خۆش و شوێنەکە بەس کە دابەزین لە سیارگەوتم تسێکیان لەم ناوە کردو ینی گونا حیسە لەبەر ئەو پەتای ڤایرۆسە کە لە ناومانە بڵاوەت و نابێ ئەوە بۆ شێوەیە باشە خەڵک ینی تۆ لە کەرکووکەوە هاتووی دیمەنێکی جوان شەقلاوە شوێنێکی دڵڕفێت تەمان ئەمە کە باس شەقلاوە دەکەین تەنیا شەقلاوە نیوانە لە زۆربەی شوێنەکانی گەشتیارە و کەلتورە ناشرینەمانەیە لە زۆربەی شوێنەکان باشە پێ دوایە چ بکرێ باشە بۆ ئەوەیە ڕێنمایەکان خەڵک نازم ڕێنمایی تەنفیز ناکات کە تۆی ئەی چۆنیسا ئەو کاک جبرائیل ئەگەر تەرکیز بدەنە سەر ئەو پاشماوەیە ئەوەی چەند دەبێ ئەوەی بەڕای تۆی چەند وڵی دەمێکەوەی ئیستا نییە زۆر دەمێکە هەتا دیارە پێ دوایە ئەوەی ئەم شارە پیس دەکا بەس خەڵکی بێگانەیە یان ئێمەش خەتابارین خۆمان ئەمە خەڵکی خۆمانەوە شارە پیسەکە ئەگەر خۆمان نەیکەین کەسی تر تەقبولی ئەو شتە ناکە کە پیسایی فڕێ بدە ئێگەی ئەمەش کە لێرانە دێنم پیسای شتانە فڕێ ئەدەن بێتاقەتی کردی حتمما ئێستا من ویستم دابنیشم نەمتوای چیە؟ کاکە چەند ساڵە ماڵ لە شەقلاوەیە؟ وەڵڵا من هەر قەدیمەوە لە شەقلاوەیە باشە سەبارەت بەو زبڵەی لەسەر زادە فڕێ دەدرێت بەڕاستێک بە گەشتیار و خەڵکی شەیە لە ناو شەقلاوەش کورای ژار پابەن نییە چ دەڵێی تۆ؟ بەڕاستی جبرێ لە خەڵکەکی زۆر یعنی دێت و کە ئەو ئەشتە پیسانە فرادا و هەمووی میکرۆبات و تووشی نەخۆشی و ئەشتی والە دەبین خەمی پێ دەخۆی زۆریش ئەلێرێ و جادەیە و جادە وا دەکە بەڕاستی ئەو جادە هەر زۆر ینی شتەکەی خراپێک بوویتە مشکلە شەوانە تاسبینێ لە بە سەرخۆش شتی والە ئەمە لێرانە ینی خەون لێ ناکەوی بە قورآن هەندێک جار دێمە دەرێن دەبی چ ڕووی دابیتن ئەکەنە هەرا ئەکەنە قیژ هۆڕ و زڕۆ لێدان و هەرایەک ینی ئەشتی وەنیە یانی گۆرانی دەڕێ هەمووش باش گۆرانی یا شەڕە والله گۆرانیە شەڕە تەقەیە حتەس بەیانیەوەیە وەزعەکە خراپە زۆر خراپێرە باشە تۆ وەکو دانیشتوێ چێ و گەڕەکە چ داواکاری چێتی وڵە داواکارم لە حکوومەتە یعنی ئەو گەنجانە ئەو هاتوهاوەر لێرە نەمینێتن بەڕاستی ئێرە جێی سەیرانگانی ئەو فلکیت زادەیە تڕمێدە بەسەر عیدێتن بە تەناشێت داوە دەکرد دوان کاڵین شەتەس بەیانی چەپرە ینی ئەو زبرە پۆشەکە من هێر کرد بە قورآن لێرە
بۆنی ناخۆشە زۆر ئەو ناخۆشە. بۆنە چی ئەو بۆنە بەڕاستی ئەو بۆنە هەموو ئێوە بێت کە فرادن ئەو جاو بت لەو شوشانە بەس شارەوانی ئێستا خەریکی خاوێکردنەوە بەردەوام وان خاوێن دەکاتەوە بەردەوام بەس پێرانەکە کاک پێڕا ناگەن خەڵک یعنی نازم کۆ پۆشەی فرەتە ئاردێ و گۆرە بەزدیت هۆشیاری ماوەکو پێویست نییە بەڕاستی زۆرەوە ئەو پاشماوەی کاوابیتە خاستن ئەو بت لە شوشەوانە هەمووی ئەشکینە ناوزادەزدا حاجی چەند ساڵە تۆ خەڵکی ئەم شارە لێرە دادەنیشی والله تقريبا لها شتاي لە هەشتاوەدا یاری خەڵکی ئەم شارێ بەڵێ. باشە پێم بڵێ سەبارەت بە زبڵ و خاشاک حاڵتان چۆنە بۆ زبڵانەی تێدەبینین والله باش نییە بەرێ هۆتە لێرە ئەمە بەخۆ مندارەکان خاوێنەکەنەوە هیچ نە بەلەدیە نە کۆمپانیا هیچ نایە هیچ نایە؟ هیچ تەماشکە هیچ نایە بەس حاجی گیان ئەخر ئێستا بەس دێن شارەوانی جێلێبی دەرەکو ناچینە دێ مسبینان دەتە بەس ئاویەکان خڕەکەنەوە بەس هاویەکە بەس هاویەکە. کەوایە ئەو زبڵی لێرە ماوە هەر لە مێژە لێرە ئەو زبرەی مای لێرە ئەمە بەخۆ خاوێنەکەینەوە بە خۆتان نەگەر لۆ ئەوەی زەبەر تاسیری ناکەمە باشە ئەوەی لەسەر شەقامەکان بە ناوی هەندێک کەس دەڵێ گەشتیارە زبر بەجی دێلی پاشماوەی لێ تااقەتی کردی تاوان خۆش نیە وڵە زۆرە زۆر ئەری وڵە زۆر ئەی شارەوانی خاوێن دەکاتەوە دواتر تەمە شارەوانیش پێڕە ناگە باشە تۆکو گەنجێک شەقلاوە شوێنێکی گەشتیاریە بەڕاستی گەشتیاریە شوێنی گەشتیاری لێ یان خەریکە کاڵ دەبێتەوە خۆی لە هەر شارێکی گەشتیاری دەبێت سیمای گەشتیاری دەبێت سەرەتا بۆ نمونە شەقلا ئێستا بابم کە تەبەتەوەنەکان بیریان دێ لە چاو جاران زۆر فەرقی کردووە ئەمەش لەبەر چکە جەنابەت ئاماژەت پێکرد سیمای گەشتاریەکەی وردەوەردە لە دەستداوە چی پێویستە شارە ئەم شارە هەتا ئێستا وەکو گەنجێک منێ و تێبینیانیێ گەنجەکانی بەڕاستی هەر وەکو شارەکانی تری کوردستان بۆی ئەم خەیرانانە و ئەم بارودۆخانەی کە لە ڕووی لە کوردستان کردووە ڕووی لە زیاتر بێشن سینەمای لێرە نەخێر نە سینەمای لێ تا ئێستا ئێرە شوێنێکی گەشتیاری مەدینە العابێ شارێکی یاری گەورە و شاری یاری نییە سینەما نییە سینەمای نیە پارکێکی گەشتیاری جوانی شوێنە خاوەنی ئەم باخچەیە کە لە ناو جەرگەی شەقلاوەیە یعنی پارەیەکی زۆری لە باخچەکەی سرف کردووە هەناری چاندووە سێوی چاندووە هەنجیری چاندووە خزمەتێکی زۆری باخچەکەی دەکرد بەڵام بەهۆی ئەوەی خەڵکێکی زۆر کە وەکو دەبینین ئەو هەموو پاشماوەی ئەمە شەقامی ڕئیسیە خەڵک دێ و دەڕوە لەسەر ئەم جادە خەڵکێکی گەشتیار شوێن دادنێن خواردنەوە دەخۆنەوە تکە لێ دەدەن چوزانم لە باتی پاشماوەکەیان لە ناو لایلۆنێک بکەن یان لە تەنەکەی زبڵەکە بکەن لێرەیان فڕێداوە ببینن بە سەدان بوتڵی بیرە مەشروبی جۆر بە جۆر لێرە فڕێدراوە ناچارە خاوەن باخچەکە بێزار بێت دەڵێ من ئێستا وام لێ ینی لە ئیشی باخچە و خزمەتکردنی باخچەکەەوە و بوویمە کارمەندی شارەوانی هەموو جارێک هەفتەیەک دەبێ ئەو زبڵە فڕێ بدەم ناچارە دەست بەرداری ئەو شوێنە بووە ناوە بێتاقەت دەبێ و ئەم شوێنە خاوێن دەکات. پێم بڵێ ینی زۆر جار ئێوە گلەی دەکەن دەڵێن کاکە لە شەقلاوە گەشتیاردەیە شارەکەمان پیس دەکات بەچتی ینی ئەمە حاڵەتە دیاردەیە والله ئەوە دیاردێکی زۆر خراپە ینی بەڕاستی دێن گەشتیار دێن سەرچاوم پێمان خۆشە گەشتیار بێت تاوانەوە داهاتەکە لۆ ئەو شارێک بەڵام ئەو پیسایەت چیە ینی بەزی دێری ئەوە تەنەکەی زبری مقەبای لە بندانێم والله دێم فڕێداتە ناو ئێرە ئەو بەری ئێستا بڕۆ تەماشا ئەو بەرەی بکە ناو ئەوەی هەمووی زبرە تو یەک دەقێ هەمووی بڵە تو دەڵێت تەنەکەی زبرم داناوە والله ناو باخچەکەی ئەو مقەبادین بوو کاکە دانیشی بەڵێ دانیش وڵی ئاگات لێ زبرەکەی فڕدەی ناو ئێرە ڕاست ئەبینم سبەی دێمەوە ئێرە هەموو عادم کرێ پاشی هەنجیش ئەو گر و دار و درەختە ڕاست لێ کاتۆ نازم ئەگای شارەوانی چۆن دەبینی بخۆ شارەوانی ئەو کۆمپانیاکە دێ سمەینا خاوی نەکات و هەمووی خڕکات زەینان دێ بەڵێ چیان پێ دەڵێ بەو خەڵکەی کە دێتە شارەکەتان وڵی حەزەکەین ئەوانە کە دێنە ئێرە پاشماوەکەیان پێخنە ناو لایلۆنی و یان علاگەچی دای بنێن کۆمپانیاکە ڕۆژانە دێ هەمووی ڕۆژێ شەقلاوە بەڕاست شوێنێکی گەشتیاریە یان خەریکە سیمایەکە بەڕاستی وەڵی ناوبانجەوە گەشتاریە بەس بەڵام هیچ ئەوە چ نییە ینی برێ خزمەت گوزاریەک بی شتێک بی مەسەلەن ئەو شتە نییە هیچ نییە لە نە پارکە نە سینەمەیە نەمەدنە لە ئابی چی لێ هیچ لێ
لە شەقڵاوە ینی وەزارەتی شارەوانی گەشت و گوزار ئیشی لەسەرەوە کردووە هەندێک کار بکات بۆ نمونە کورسی داناوە مێزی داناوە لە هەندێک شوێن بۆ ئەوانەی کە خەڵکی ئەم شارە نین چەند ساتێکی خۆش لێرە بەنە سەر بەڵام لە هەمان کاتدا دوکاندارەکان ئەم بەڕێزە کە خاوەن دوکانە یەکسەر باسی لەوە کرد گوتی حاڵمان خراپە کاکە وەرە کێشەیە چ کێشەیەکە لە وڵ ئەو کێشێ دێ لێرە دانیشرە بست بر خاشەکەکردنەوە بەزێ دێ لێرە لێرە بەزێ دێرە بەش دەبێ بماش ئەوەش سەتڵەکە ئەوە سەتلەکەی ئەوەش کارتۆنەکان لۆمدانە بەخواتێرە یانی تەنەکەی خۆڵ هەیە تەنەکەی زبڵ هەیە بەس نزیکە هەمووی باشە پێیان ناڵێ کاکەوە مەکە ئێوە شامرێ لە لێشدا بە کەست گوتووە ئەرە وڵا زۆر تووڕاکەی تووڕە دەکە خێزانش دەگەدا بوو لێ لە سەوک لەسەر ئەو کورسی لەگەر خێزانی دانیشتێ پێ دەڵێ شت فڕێمەدا خۆی تووڕە ئەرە وڵا بەسەمش بڕێک عەسەبیمە تەحملیان ناکەم تەحملیان ئەوا نازانم ئاگی دەکەنەوە ڕژ و بەزێ لەسەر زادێ تکەی لێ دەدا پاشا ڕۆژۆکیان دەگری ڕژەکەش فرادە بەی هەمووی ئەوەتە ڕژۆکە هاتۆ لەوێ ڕۆژۆکەش دەوێت لەوێ هەمێ بڕۆ تەماشەک لەوێ باشە باشە تو پێم بڵێ حاجی ژیان ئێستا دڵت پڕە دەزانم بێتاقەتی دڵم گەلە پڕە ئەوەیەک لەوانە ها ئەو دار و بارەتە سیارە برد بێ لێدا ئەو شارەوانە سیارە هەموو لێدا دامیشە بیستی دامیشە یانی دەڵێتە شارەوانی ئەو دارە چارەسەر بکەن چارەسەر ناکرد کە چەند سار ئاویشیان لە دەهرەمە ئاوەدن بە خوددای ئاویش نادە ئەرێ بەبیلە باشە کەوایە تو پێت وایە شارەوانی لەو لایەنە کەم تەرخەمە لە لای ما لێرانە حالێ لە پێشە خۆم کەمتر خەم باشە شارەوەی دەبێت چارەسەری ئەم باشە پێم بڵێ تو چۆن چارەسەر دەبینی ئەو گەشتیارە چۆن چاپ بکەین بە سزا هۆشیاری بدەینێ چی بکەین بۆی وڵای جەزیان بدەن جەزا بدرێت بدرێن ئەرێ وەڵا لەگەڵ جەزای ئەگەر باشەو کە دڵانانەکە پری زبرە زبر ئێرانە ئێمە لە ناو بازاڕی شەقڵاوەین بە بەراورد لەگەڵ شارەکانی دیکەی کوردستان شەقڵاوە وەکو ناوچەیەکی گەشتیاری بە ناوبانگترین ناوچەی گەشتیاریە خەڵکێکی زۆر چ لە هەولێر لە پارێزگاکانی هەرێمی کوردستان سەردانی ئەم شوێنە گەشتیارە دەکەن شەقڵاوە دەکەن و بێگومان لە ناوەڕاستی عێراق لە باشووری عێراق بە کۆستەر بە پاسی گەورە بە زۆر وەسایلی دیکە گەشتیار دێتە شەقڵاوە لەگەڵ ئەوەش دەست لە شەقڵاوەدا خەڵکەکە دانیشتوانی شەقڵاوە گلەیی دەکەن دەڵێن شەقڵاوە ناوێکی گەورەیە بەڵام ناوەڕۆکەکەی لە ڕووی گەشتیاریەوە بەڕێوەبەراتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان وەک پێویست کاری نەکردووە لەوەی شەقڵاوە دەوڵەمەند بکات یعنی لە شەقڵاوەدا سینەما نییە یعنی ئەم گەشتیارە ئێستا بیاوێ بچێتە هۆڵێکی سینەما نییە پارکێکی گەورەی لێ نییە ینی زۆر شوێن هەیە کە یاریگای منداڵان لە شەقڵاوە نییە من باسیەوە ناکەم شوێنێکی بچووک دوکانێک نازانم چی بەڵام شەقڵاوە پێویستی بە ئاوردانەوەیەکی جددی هەیە چ لە ڕووی گەشتیاریەوە چ لە ڕووی خزمەت گوزاری خەڵک شوێن دەری تۆ من واصل خەڵک سلێمانی یەکەم جارە بیتە شەقڵاویان پێشتر هاتووی یەکەم جارە شەقڵاوە چۆن بوو بەلاتەوە سروشتێکی جوانی هەیە و ڕێگەوبانێکی خۆشی هەیە هەتا ئێستا چیت بینیوە سەرنجی ڕاکێشابی ئەوەی کە لە سوۆسیال میدیاوە وێنەکانیمان بینیوەمان با بیبینین بزین چۆنە ڕاستی تا ئێستا هاتووم نەگەڕام نازانم چۆنە زۆر باشە تۆ ناتوانانی وەسی بکەیت لەبەرەوەی دەتوێ بتەوە بەس هەندێک جار دانیشتوانی ئەو شارۆچکەیە دەڵێن کاکە گەشتیار دێ زۆر پاک و خاوێنی ڕناگری زبڵ فڕێ دەدا لەسەر شەقام ئەو کەلتورە چۆن دەبینێت و پێت وایە ئەمە کەلتورێکی باش شتێکی زۆر ناشرینە نەک باش یعنی تۆ پێویستە پارێزگاری لە سروشتی وڵاتەکەت بکەیت پێویستە پاک و خاوێنی ڕابگری چکامە بۆ تۆیە ئێستا تۆ خۆڵێرە فڕێیت باین و باین دیتەوانێ سیرەکەی بووە بە زبڵخانە کاکە ئەحمەد ئێوە وەکو سەرۆکی شارەوانی شەقڵاوە یعنی خەڵکێک دەڵێ کاکە بێزانین شارمان پیس دەکرێت ینی خەڵکێک لە دەرەوە دێ وەک دەبینی ئەوە شوێنەکە ئەوە زبڵ و خاشاکەکەی ئێوە وەکو شارەوانی حاتا لەگەڵ ئەم دۆخە چۆنە چی ئیجرعاتێک دەکات چیتان کردووە بەڵێ سەرەتا بەخراتتان دەکەین ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی شەقڵاوە بەعام وەکو هاوڵاتیانیش لە شارۆچکەی شەقڵاوە بەڕاستی
زۆر بێزارین لە وەزعە چکە ئێمە ڕۆژانە ئەمە حاڵی ئێمە بە تایبەت جمعە و پێنجشەم لەگەڵ هاتنی گەشتیار بەخۆ دەزانی شەقڵاوە بە حکمەوەی شارۆچکێکی گەشتیاریە ڕۆژانی پێنجشەمە و جمعە خەڵکێکی زۆر ڕووی تێدەکات بە تایبەت ئەم شەقامە کە فلکەی هونەرمەند کاوێ ساغی پێ دەڵێن خەڵکێکی زۆر لێرە دادەنیشی ئەمە حاڵی ئێرێ بە خۆتان بینیتان جەنابتان لە ڕووی پاک و خاوێنی شەقڵاوە وابزانم لە هاتنتان بۆ ناو شەقڵاو لە شۆستە و شەقامەکانی ناو شەقڵاوە دیتان بە چ جۆرێک خاوین ئێمە چۆن خاوینی ئەو شارەمان پاراستووە بەڵام ئێرانە ئەم شوێنانەی کە بە تایبەت گەشتیاری لێ دادەنیشین خەڵکێکی زۆر کە دێتە ئێرانە بۆ ئیسراحەتی خۆی بۆ خۆشی خۆی هەز بە بەرپرسیارەتی ناکە هەز بە خەمخۆری ئەم شارۆچکەیە ناکە چەندین پاژماوە و پیسی بۆ سزان نادەن ینی ئێستا تەمەشا بکەین ئەو هەموو زبڵ و خاشاکە لێرەیە ئەوە سەرمێز حکوومەت پارەی سرف کردووە بۆ سزان نادەن ئێمە تەمان هەموو شتێک لە چوارچەوە یاسا و ڕێنمایی ئەنجامی دەدەین ئێمە وەکو سەرۆکایەتی شارەوانی شەقڵاوە لە بەرامبەر گەشتیار هیچ یاسا و ڕێنمایەکمان لەبەردەستنی ئێمە بتانین ڕاستە و خۆ بین ئەو کەسێک گەشت دەکا پابەند نابێ بە ڕێنمایی پاک و خاوێنی بتوانین ئیجراعاتی لەگەرکەین یانکو بابرێن بتوانین غەڕامەی بکەین و پێبژاردننی پێ بکەین هاوڵاتیان هەیە لە شەقڵاوە گلەی دەکەن دەڵێن کاکە شارەوانیش ئەکتیڤ نییە ینی شارەوانی تۆ نییە لەسەر ئەو پرس ئێمە لە یەک ڕۆ هاوڵاتیان کا و گلەیە دەکەن لە هەموو ڕۆکان ئێمە ئەکتیڤین زۆریش توندین زۆریش بە جددی کارەکەین لە هەموو ڕۆکانەوە بەڵام لەو ڕۆ هاوڵاتیان گلەیمان لێ دەکەن خۆم بەدەیان جار پێم وترا بۆ ئیجرار ناکەیت ئێکاکە من هیچ یاسا و ڕێنمایەکم لە بەردەست نییە بێم تۆی گەشتیان لە ناو خانەوادەی خۆت کە بینیم پاشماوەت بەجێشتوت ڕێک وەستێکت بۆ بکەم و غەرامەت بۆ باشە پێویستیتان بە یاسای بەڵام پێم بڵێ چارەسەرەکە چۆن دەبین پێ دوایی لە دەبێ یاسایەک دەربچێ خۆی یەکەم شت گرنگتر شت بۆ تاک ینی ئاستی ڕۆشنبیری زۆر زۆرە بە سەراحەت کە من گەشتەکەم ئەبێ حەز بۆ بکەم لە ماڵێکم ئەچمە شوێنێک ئەو شوێنش هەر ماڵی منە کاکە تۆ ئەکرێ لە بەردەم ماڵی خۆتا پیسی پاش ماوە فڕێدەی تۆ ئەکرێ لە ناو ماڵی خۆتا قاپە خواردنێک بیتە ناو حەوش و حەدیقەکە خواردن لەوێ فڕێدەی کاکە ئێ خۆمەش هەر نەفسی شتە لە سنووری شارۆچکەی شەقڵاوە مانگانە حکوومەتی ئێرێم وەزارەتی شارەوانی 250 ملیۆن دیناری عراقی تەرخان کردووە بۆ زبڵ و خاشاکی ئەو ناوچەیە و بەردەوام شارەوانی ئەوانەی لە کۆمپانیەکان کار دەکەن دەڵێن کاکە جمعە و پێنجشەم بەردەوام دوولۆری بەس پاشماوە و زبڵ و خاشاک ئەوانەی کە گەشتیارن لە پاشە خۆیان بەجێدێرن ئەوان فڕیدن کاکسەلام بەرپرسە چاودێری ئەو ناوچەیە دەکات لەگەڵ تیمەکانی ژینگە پارێزی کار دەکات کاکسەلام بەڕاستی ئەنیە تو باسیدەوە دەکرد دەگوت هەر پێشەمێک و جمعە بە لۆری ئێمە زبڵ فڕیدن چۆنەوە ئەوە ڕۆژانی پێنجشەم و جمعان بەڵێ خەرچی گەشتیاری دێنە شەقڵاوە پاشماوەی زۆر فرادن لێرانە ئەمە پێنجشەم و جمعان دوو لۆری فرادن لێرانە دوو لۆری فرادەم ینی هەموو ڕۆژی شەمە ئەنگۆ دەست بەکار دەبێت ئەوە مشکلە نییە بەرەوە لا مشکلە گەشتیارەکان زوو پاشماوەکەی خۆی فرادن لێرانە بەجێ دێرە تێگەی هەنی خەڵکەی زۆر دێ هەلە سەرسی فیدانیشی لێرانە فرادەتە ناوە بەرێ بەڵام هەندێک لە هاوڵاتیان دەڵێن یان جێبیست بووینە گەر جێکار زەکارە کەسێکە ینی بەڕاستی بۆ خۆم جێم لێ بووە دەڵێ کاکە ئێمە پیس دەکەی ئەیشی شارەوانی چێ باخاوێن کاتەوە بالفعل دەخۆک ئەوانە ئەو کارمەندانە هاتن لێرانە خۆ بەشەرم وەکومە تێگەی ئەوانە پارێ وەرەگەن معنی چی ئەگەر بیانمەدی یان هاوکاری بکەیان مەسەلە سیان لەوەکە تێگەی ئەمە بالفعل علاگەیانە دەینێ پێنجشەم و جمعان دانێنێ بەس خەڵکەکە پابەند نییە پابەند نییە ناوەڵە هیچ پابەند ینی دێنە لایەن دەڵێن کاکە فەرم و پابەند نییە باشە پێشتر ئەوانەی کە مادە کوحولیەکانیان دەخواردەوە باشە ئەلێرکوانە بوون ئێستا ئەوەتان قەدەغە کردووە ئەی خێزانەکان چۆنن ئەوانش پاشماوەیان هەیە پاشماوەی زۆریان هەیە ئەوانی شەیتی ئەوانی زۆریان یعنی خێزانیش دێت خێزانی دادەنیشن لێرە هەر پاشماوەی زۆریان لێ بەری چیت دەوێت تۆ چیت دەوێت وڵات داواکارم لە خەڵکەکە گەشتیارەکان کە دێنە شەقڵاوە پاکوهاوینەکەی پارێزن جەنابی قایم قام پاشماوەیەکی زۆری زبڵ و خاشاک لەو شەقام تەنانەت چۆتە ناو بەخچەکان خەڵکێکی زۆر ناڕازیە دانیشتوانی شەقڵاوە ناڕازی ئێوە بۆ چارەسەری ئەم کێشەیە
هیچ پلانێکتان لە بەردەستدایە بە نیازی شتێکم دیکەن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئێمە دراستەتی هۆکارەکانمان کردووە هۆکارەکان فرەلایەنن بەشێک لە هۆکارەکان زۆری گرێبەستەکانن بەرگە و بابەتەکانی ئەو گرێبەستانن کار لە وەزارەتی شارەوانی لەگەڵ ئەو کۆمپانیانە کراوە کە هەرچیان خاوێکردنەوەی شوێنەکانە کەم و کوڕی لە تەندەرەکان لە شێوازی گرێبەستەکان هەیە لەویش گرفتر درێژکردنەوەی ئەو گرێبەستانەیە هەرچەندە ماوەی زۆری بەسەدا تێپەڕیا ئەو ئامێر و کەرستانی کە بەکاری دێنن ئەو ئامێر و کەرستانە دەبواە هەتا ئێستا لە کار نەمێنن بەڵام بەهۆی بەر لە هاوڵاتی تۆ پێ وایە مەسلەی تیمەکانی پاککەرەوەش تا ڕادەیەک وەکو پێویست کارەکانی خۆیان ناکرد کاندێکجار هاوڵاتیان گلەی دەکەن دوکاندارێک باسی لەوە دەکرد چەند مانگێکە زڵی لە پێش دوکانەکەی کەس نییە ڕێ من قەناعەتم نییە بەو شێوەیە لەبەر دوکانان زبڵ بمێنیتەوە چونکە ڕۆژانە ئێمە گرفتی گەورەمان لە دەرەوەی شارەوانیەکانە ناو شارەوانیەکان هەتا ڕادەیەکی زۆر باشترین تەنها ڕۆژانی پێنجشەممە و جومعە تۆزە قەرەباڵغی دروست دەبێتنەوەویش بە زووی خاوێن دەکرێتەوە بەڵام کێشەکانمان ڕێگاوبانەکانە ڕێگا لاوەچەکانە ڕێگوندەکانە ئەو ڕێگایانە کە خەڵکی گەشتیار زیاتر پێداهات چۆ دەکەن و زبل و خاشاکی لێ فڕێدەدەن باش بەشێک لە هاوڵاتیان دەڵێن کاکە لە زۆربەی وڵاتانەیەکە شتێک فڕێدە سزا دەدرێت بەو شێوەیە ناکرێت هەر کەسێک لە شوێنێک نانی خوارد مەشروبی خوارد لە پاشە خۆشتەکان بەجێ دەبێت سزا بدرێت ئێوە چی دەڵێ بێگومان ئەو سزایە بەکو یاسا هەتا ئێستا لە بەردەستی ئێمە نییە غەرامەکردنی ئەو خەڵکانە بەشی هەرە گرنگ لێرە ئەوەیە کە لە وڵاتان لەوانەیە ژمارە ئەو کەسانەی کە ژینگە پیس دەکەن چەند کەسێکی دیاری کراو بن زوو بەرچاو بن زوو ببیندرێن و زوو بتوانی چارەسەریان بکە یاخود سزایان بدەیت بەڵام لێرە دیاردەکە ئەوەندە بەربڵاوە لەوانەیە پێویستی بە ڕێکاری تر هەبی زیاتر بابەتی وشارکردنەوە یاخود مەسلەی وەکو دەڵێن دەوڵەمەندکردنی ئەو گرێبەستانەیە کە کۆمپانیاکان لەگەڵ وەزارەتی شارەوانی هەیەە و دووبارە نوێکردنەوەی ئەو گرێبەستانە دووبارە ڕاگەاندنی ئەو تەندەرانە ئەوە چارەسەرێکی باشە و زیادکردنی بڕگەکان بڵاڕێیەکان ڕێگوندەکان ڕێگا گەشتیارەکان ئەوانە هەر هەمووی جەختی لەسەر بکرێتەوە بەوەی ئێمەش وەکو ئیدارەی خۆجێتی بتوانین فشاری زیاتر لە کۆمپانیاکان بکەین و ئەمە ئەگەر کۆمپانیاکان هاتنە ناو ئەو بوارە بە شێوەیەکی فەرمی تو هەموو شوێنەکانیان تەختیە کرد ئێمەش ئەو کاتە ئەو کەلەبەرانەی کە دەمێنێ دەتوانین بە شێوازی چاودێری پڕی بکەینەوە. هەرچەندە ئێمە فۆکسمان لەسەر شەقلاوە بوو پێماوا بوو تەنیا لە شەقلاوە چووکە خەڵکی ئەو ناوچەیە زیاتر گلەیان لە ئێمە دەکرد باسییان لەوە دەکرد کە ئەو گەشتیارانەی دێن پاشماوەکانی خۆیان زبڵ و خاشاکەکانی خۆیان لەگەڵ خۆیان هەڵناگرن بەڵام لە هەولێرەوە تا دەگات بە شەقلاوە ئەو دیاردەیەمان بینی واتە دیاردەکە تەنیا لەسەر شەقلاوە نیە فەرموو ئەمە شارەوانیە پاشماوەی گەشتیارەکان پاشماوەی ئەو خەڵکی کە لەسەر شەقاو چەند کاتژمێرێک دەمینێنەوە شارەوانی هاتووە جارێکی دیکە پاشماوەکانی ئەوان کۆ دەکاتەوە کاکی برا تۆ لێرە ئیش دەکەی لەو منزل وڵە لێرە کاسبێ دەکەن جمعە و پێشەمە هەموو جارێتین ئێرە بێژن پیس نەکەن لێرە فەیدە ناکەم چێن ئەوانە چێنە وڵی هەمە چینە مەشروب سگران چینە مەشروب چین هەمەتێن ئێرە هەموو ڕۆژی مەشروب دەخۆن ئەرێ وڵە لێرکوانە پاش عاد یەک دوو لێرە بنمە لێرە پیس دەکە هەموو ڕۆژی شارەوانی تێرە خاوین دەکە و فەیدە ناکەم یعنی هەموو جارێ وا دەکەن ئەرێ وڵە هەموو پێشەمە و جمعانە باشە تۆ پێیان ناڵێ کاکە بەنزیخانەکەی منیشتان پیس کردووە دەبڕۆ ناولاتر یان پاشماوەکەتان هەڵگرن وڵی پێوەتی مەس فەیدە ناکە بە قورعان هەموو ئەو کەسانەی کە لە پرۆگرامەکەمان بەشداریان کرد و قسەی خۆیان تێدا کرد ئەم دیاردەیان بە دیاردەیەکی نامۆ ناشرین وەسف کرد باسییان لەوە دەکرد کە شەرمە کەسێکی بێگانە بێتە وڵاتەکەی ئێمە و سەردانی شوێنێکی گەشتیاری وەکو شەقلاوە بکات ئەو هەموو پیسەی ئێستا کە لە بەردەمی مندایە ببینێت شارەوانی قایمقامیەت و بەشێک لە هاوڵاتیانیش پێیان وایە کاتی ئەوە هاتووە هاوڵاتیان هۆشیار بن گەشتیاران هۆشیار بن ئیتر بەستە ناکرێت ئەو هەموو پیسە
بڵاوی پێ بکرێت بە پێچەوانەوە پێویستە ئەو کەسەی ئەو پاشماوە زبڵ و خاشاکە فڕێ دەدات پێویستە سزا بدرێت دوا بڕیاریش لای حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست